ئەو هێرشەی تورکیا کە بەناڕەوە دەکاتە سەر هەرێمی کوردستان و هێزەکانی گەریلا لە چیای قەندیل هەروەکو دەبینی دوێنێ 5 هاوڵاتی سڤیلی مەدەنی لە هەرێمی کوردستان شەهید کران. ئامانجی تورکیا تەنیا هێرشکردنیە بۆ سەر گەریلاکانی پەککە بەڵکو هێرشکردنە بۆ سەر گەلی کوردی باشوور و بێدەنکردنیەتی وەنەهێشتنی و قەوارە سیاسیەتی کە دەیهەوێ گۆشە گیری بکات و بچووکی بکاتەوە دواتر بیکاتە بەشێک لە خاکی تورکیا و دەوڵەتی عوسمانی کە ئەمەشیان نەشاردوتەوە تازەترین لە دوانیان ئەمەیە کە باشووری کوردستان دەکەنە ناوچەیەکی خەریتەیەکی تورکی. بۆیە ئێمە لێروکانە هەڵوێست وەردەگرین دژی داگیرکەری تورکیا دژی ئەو بردومان و ئەو هێرشە ناڕەوانە بەداخەوە هێزەکانی باشوور گەلێک بێ هەڵوێستن لەسەر ئاستی حکومەت هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی پەرلەمانی کوردستان دەبوو زیاتر و ڕوونتر دژی ئەم داگیرکەری بۆ وەسابانە هەڵوێستی جدیان وەرگرت بە لەگەڵەوەشدا حکومەتی عراقیش بێ هەڵوێست دەبینی لەبەر ئەوەی ئێمە هەرێمێکی سەر بە حکومەتی عراقی سەر بەناوەندین دەبوو پەرلەمانی عراق و سەرۆکاتیەکانی کۆمار کە کووردا دەبوو هەڵوێستێکی تونتر و ڕوونتری هەبا دژی داگیرکەری تورکیا بۆ وەستاندنی ئەم جۆرە هێرشانە. بێگومان هەر هەڵوەستیەک و وەستانەیەک لەسەر ئەم هێرشە پەیامێکی خۆیە پەیامی خۆمان دەدەین بە گەلی تورکی فاشست و هەمیش بەدەسەڵاتی هەرێمی کوردستان کەمە لەم بێدەنگیە ڕازی نین. ئەم بێدەنگێکی خراپە بە لێدوانێکی زەعیف و لاوازی دەبینین پێویستە بەڕوونتر وشیارانتر بەتونتر بینە سەر شەقام و دژی ئەم داگیرکەریە بوەستینەوە. بەداخەوە ئەوانە مێژوو سەلماندوویانە هەمیشە دەستێکی خەنجەر بۆ دژی کورد و دەستەکەی ترشان لە پاڵ دەستی دژە کووردا بووە. ئەمانە مێژوو سەلماندوویەتی هەموو کات دژی کورد بوون دژی نێتەوەی گەلی کورد بووە ئامانجیان ڕۆچوونی گەلی کوورداوە نەهامەتی گەلی کووردە. ئەمانە مێژوو سەلماندوویەتی چەندین کاری خراپ دژی گەلی کوردیان کردووە بە ناوی کوردایەتی و بە ناوی شۆڕشی کوردیانی کە هەموو دەم زەربە بۆ لە کوردستان و لە هەرێمی کوردستان لەو قەوارە سیاسیەش. وەکو هاوڵاتیەکی ئەم شارە وەکو چالاکوانێکی مەدەنی ئێمە بە تەواوی بە هەموو بیر و باوەڕ و قەناعەتێکمانەوە ئەم کارە پێشێلکاریەی دەوڵەتی تورک ڕەت دەکەینەوە و ئیهانەی دەکەین و لە دژین و داواکارین لە هێزە نێودەوڵەتیەکان کە بێنە سەرخەت و هەڵوێستیان هەبێت و چیتر لەم پێشێلکاریانە بێدەنگ نەبن بەڕاستی. شەرمە بۆ دەسەڵاتی کوردی بۆ دەسەڵاتی عەرەبی بەغداد کە ڕێگە دەدەن دەوڵەتی فاشیستی کورتی بەم شێوازە ئاسمانی وڵاتەکەیان زەمینی وڵاتەکەیان سنووری زەمینی و ئاسمانیان بشکێنێت و پێشێلی بکات و هاوڵاتیانی ئەم نیشتیمانە شەهید بکات بە بیانووی هەبوونی گەریلایەکانی پەکەکە لە چیایەکانی قەندیلدا. بەڵام ئەوان هەتا ئێستا هیچ هەڵوێستێک و هیچ بەیاننامەیەکیان دژی دەوڵەتی تورکیا و دژی ئەم پێشێلکاریانە نەبووە و پێشم وانی هەیان بێ. بەڕاستی جێگای داخ و ئەسفێ وڵا پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هێزەکانی باشووری کوردستان لە ڕاستەوە بۆ چەپ لە ئەلمانیەوە بۆ ئیسلامی لە دەسەڵاتدارەوە بۆ بێدەسەڵات هەتاوەکو ئێستا وتەیەکیان نەبووە هەتاوەکو ئێستا ئەم پێشێلکاریەیان بەڕاستی ئیهانە نەکردووە. ئەمە سەلمێنەری ئەوەیە ئەمانە خۆیان بە خاوەنی ئەم نیشتیمانە نازانن ئەوە سەلمێنەری ئەوەیە ئەوانە دەمێکە ئەم نیشتیمانەیان هەڕات کردووە و پێویستیشە لەلای کورد بەڕاستی لەلای تاچی کورد لەلای ئەو خەڵکەی کەوە شیارە ئەوە دروست بێت و بزانێت کە ئەمانە تورک و فارسن لە بەرگی کوردیدا ئەمانە هەر جاکانی سەردەمی سەفەوی و قاجاری و ئەتا تورک و عوسمانیەکانن. ئێستاش هەمان پەیامی ئەو کاتەیە دووبارەی دەکەنەوە و ڕێگەیان لێناگرن و ڕێگەیان بۆ خۆش دەکەن و هاوکاریان دەکەن و خزمەتی سوپای تورکی دەکەن لە پێناوی ئەوەیدا کە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان نەکەوێتە مەترسیوە. بەڕاستی شەرما بەڕاستی عیبا بەڕاستی ئەو پەڕی شەرمەزاریە. ئەمە بیانوویەکی لاوازە و لە ڕاستیدا هیچ نابێتە بەڵگە و مبەڕیر بۆ ئەوەی کە ڕێگە خۆش بکرێت سنووری وڵاتەکەت ئاسمانی و زەمینی بشکێندرێت هێزێکی داگیرکەری فاشی دژ بەنەتەوە و بە دین و بە ئاین و بە کلتورت بێتە ناو خاکەکەتەوە و دەنگ نەکەی. چونکە بەڕاستی هەبوونی گەریلایەکانی پەکەکە لەم چیایانە ئەوان گەورەتر لەم حیزبە و لەم دەسەڵاتەی ئێرەش دەفکرن. ئەمان پێیان وایە هەر چوار پارچەی کوردستان ماڵ و مڵکی ئەوانە
و خەباتیش لە هەر چوار پارچەی کوردستاندا دەکەن ئەی بۆ کاتێک شەڕی داعش بوو ئاسایی بوو گەریلایەکانی پەکەکە لە مەخمور و لە کەرکووک و لە شەنگال و نازانم لە کوێ و کوێدا لە سەنگەرەکانی پێشمەرگەدا خەباتیان دەکرد و هێزی دەسەڵاتیش ئەو کاتە هیچ بڕوو بیانوویەکی ئاواهی نەدەدا دەستی تورک بۆیە ئەم بیانوە بیانوویەکی لاوازە جێگای قبولیش نییە لە لای کۆمەلگای کوردی لە لای تاچی کوردی هیوادارین دەسەڵاتی کوردیش بەڕاستی بەخۆیدا بچێتەوە بە تایبەتی هەردوو کێزە بڕیار بەدەستەکەی یەکێتی و پارتی کە هێزیانەیە سوپایانەیە پێشنیاریان بۆ دەکەم لەبری ئەوەی خزمەتی سوپای تورک بکەن سوپای پێشمەرگە و دژە تیرۆر و زێرەڤانی و نازانم هەرچیەکی کە هەیەە بیجوڵێن و سوپای تورکی پێ بتۆپێن و وەکو گەریلایەکانی پەکەکە بەرگری ئەم نیشتیمانە بکەن حەقا هەموو تاشیژی کورد لە هەر کوچە و کۆڵانێک لە هەر شوێنێک لە هەر جێگایە کە کوردێک بوونی هەبێ ئەوڕۆ هەست بە هەڵوێست کات و هەڵوێستی خۆی هەر جۆرێک دەتوانێت دەری ببڕێ چونکە بەڕاستی وەکەوەی دەبینین ئەو هەڵوێستە هەڵوێستێک نییە دەرحەق بە هێزێکی سیاسی کوردستان وەکەوەی دەبیرێ هێرشێک و پەلامارێکی چاوچنۆکانەیە بۆ سەر هەر تاشی کورد بیانووی تورکیا ئەوڕۆ لە کوردستان ئەوە نییە کە بیهەوێت پەلاماری هێزێکی تایبەتیان بۆ نمونە قەندیل بدە بیانووی تورکیا ئەوەیە کە هەر ماڵشی کورد هەر تاشی کورد لە هەر شوێنێکیە بوون و ڕەگەزی بسرێتەوە هەر ئەوەش وەکو دەبینن لە دەستوری تورکیادا ڕێگە پێدراوە و چەسپاندویانە کە بە هەموو جۆرێک ڕاستیست و ڕەگەز پەرست بن بەرامبەر بە تاشی کورد بەڵێ من وەکو گەنجێکی کورد وەکو تاشی کورداوە لە دەسەڵاتی سیاسی کوردستان دەکەم لە دەستگاکانی حکومڕانی دەکەم هەر لە سەرۆکاتی هەرێم و حکوومەت و پەرلەمان کە واست لە بەیاننامێشی کورد و چەند خاڵی بێنن بەڕاستی بەکردەوە بیسەلمێن کە هاو هەنگ و هاودەنگی هەر چوار پارچەکانی خەباتن بە پارچەکانی کەشەوە.